من ناوم دیاری فەریدون قادرە ناسراوم بە دیاری فەریدون لە دەی 1969 لە سلەیمانی لە گەڕەکی برایم پاشا چاوم بە دنیا هەڵهێناوە لە بنەماڵەیەکی ڕۆشنبیر. باوکم یەکێکە لە کەسایەتیەکانی شاری سلەیمانی کە مامۆستا فەریدۆنی قالی حەمەڕەشی پێوترێ. دایکیشم بە هەمان شێوە کەسێکی ڕۆشنبیر بووە، هەزار ڕەحمەت لە گۆڕیان. و کاتێک هاتوومەتە دنیاوە ڕۆژێکی بەستەڵک بۆ چلەی زستان بووە. ئەو ساتێک کە لەدایک بووم هەمیشە پرسیارێکم لێ ئەکەن ئەڵێن بۆ ناوت تۆ دیاریە. من زۆر پیرۆزی دیاریم لەلا پیرۆزە، چەنەها کەس کە لە کاتی ڕاگەاند ناوتوانە دیاری ناوێکی کوڕانەیە بۆ نایگۆڕی و تۆمە ئەو ناوەی من ناوێکی زۆر زۆر پیرۆزە لەلای من لەبەر ئەوەی کاتێک کە هاتوومەتە دنیاوە دایکم هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ حەزی لە کچ بووە. پێش من برایەکەم هەیە کاکاری کە لە من گەورەترە وتویانە یەکێ لەوانی کە لەگەڵ دایکما بووە وتوێتی ئۆی ئەوە نەیوتۆ دەتوێتی ئۆی ئەوە کچمان بووە. دایکم یەکسەر وتوێتی سوپاس بۆ خوا ئەوە دیارەکەی خواوەندەیەویمەتێ. من ناوی ئەنێم دیاری لەبەرەوەی لەوەتەی هەبووم حەزم کردوە کچێکم ببێت. ناوەکە پیرۆزەکەی بە دایکمەوە کە ناوی ناوم. دوای ئەوە من لە دوای خۆم دوو برایترم هەیە، واتە سێ برا و کچێکین. تەمەنی مناڵی من لە گەڕەکی مەڵکەنی ئەفو جادەی برایم پاشا کە ئێستا ئەو خانوویەکە لی تیا لەدایک بووم کراوە بە یەکێ لە تەلارە پزیشکیەکان هەتا ئەم چەند ساڵانی کۆتایی کە بێ ئەوی بکرێ بە تەلاری پزیشکی. هەر کاتێ بێزار ومە ئەچم سەردانێکی ئەو ماڵەمە کرد و زۆر زۆر سپاسی ئەو ماڵاکەم کە نازانم کێن کە لە دەرگاکەم ئەیە کە یەکەم جار چووم دایەکی ناسک دەرگای لێ کردمەوە تی فەرموو کچمتم دایکیان ئەتوانم بێم بەس تۆ لە حەوشەکە بوەستم بەلایەوە زۆر سیر بوو تی کچم پێویستە بە ئاوە پێویستە بە چوتم نا پێویستم بە هیچ نییە. من لەم حەوشەیە لەدایک بووم و بە تایبەتی وەکو بۆ مەگەنڕۆ لەم ژوورە لەدایک بووم بەس وەکو یادگاری کاتۆم ئەم شوێنە ببینم. لە دوای ئەوە ئەو دایکە بەڕێزە نازانم لە ژیانە ماوەیانە سوپاسم هەیە بۆی ئەو هەر کاتێ هەر کەسێ من پێم وتون ئەگەر کچێک هات بۆ ئێرە ویستی بێت دەرگای بۆ ئاوەڵاکەن بابێ. هەتا ئەم کۆتایانە کە ئیتر ڕوخێنرا و ئێستا بۆ بە تەلارێکی پزیشکی و شوێنەکە ماوەتەوە. کە ژیانی خۆم باسەکەم با بڵێن لە دوای من دوو برایتر هەبووە. پێش ئەوەی کە ئەو دوو برایان بێت لە سەرەتای با بڵێن بچمە قۆناغی خوێندنمەوە. من لە ساڵی هەفتایە باوکم بۆ بەیەکێ لەو مامۆستانی کە لە عێراقەوە ئەنێران بۆ جەزائیر تازە وڵاتی جەزائیر ئازادی خۆی وەرگرتە بوو. مامۆستان پێویست بوو کە چۆن ئەڵێ زمانی بیانی کە فەڕەنسی بوو لەوێ زمانی سەرەکیان لەگەڵ یا زمانی دایکی ئەوان کەیتر عەرەبیە بیڵێنەوە. باوکم مامۆستای بیرکاری بوو. ئەگەر ئەوانی کە من ئەناسنیان نزیکە لێمە باوکم یەکێ بوو لە هەرە مامۆستا زیرەکەەکانی شاری سلێمانی لە بیرکاریە. طبعاً ئەو کاتە بە پێی پلە و پایە یعنی چۆنەڵێ ئاستی ڕۆشنبیریەکانیان ئەمانیان هەڵەبژارێکی لەوانە کە باوکم بووە بە ئیفات نێراوە بۆ شاری جەزائیر لەوێ مامۆستا بێت. لە هەمان کاتیشە خێزانەکەی و باڵێ من و کاکە دایکم و من و برا گەورەکەم کاکاریم کە چوینەتە ئەوێ. من خۆم قۆناغی باخچە هەتاوەکو قۆناغی 1 و 2 سەرەتایی لەوێ خوێنومە. بەڵام کاتێکە لە دوای 74 کە باوکم با بڵێن ماوەکەی تەواو بوو ساڵی پێشوی ماوەکەی تەواو بێ باوکم ڕاستە کەسێکی شۆڕژگەریش بوو لە ناوم شاری سلێمانیە. لەوێ ئێستاش بیرمە لە هۆڵی بیری مناڵی تۆزێ جیاوازە لە هۆڵی دانیشتنەکەمانە کە ئەهاتن ئێمە لەبەرەوەی بیانی بووین لێ ڕەچاوەکرای شوێنی تایبەتمان هەبوو. لە هۆڵی میوانەکە دیوارێک هەبوو، دیوار و مێز و ئینی لە بەردەما بوو. باوکم هەستا بوو هەزار ڕەحمەت لە گۆڕی ئەویش شەهیدێکی قارەمان بوو
وێنەکانی شەهید لەیلا قاسم هێنا بووی لەو ساتەوەی کە لە بەندیخانە بە قاچی خوێناویەوە ئەیهێن ئێبەنە سەر پەتی سێدارەدان هەمووی هێنا بوو هەڵیواسی تا شێواکەیم لە بەرچاوە ئەزانم فلیمێکی دیوکەمەتاری هەڵیواسی بوو هەرچیە هاتە ئەو ماڵە ئەیوە ئەمە چییە بە باوکمیان و باوکمی ئەمە نظامی عێراقە من کوردم من عەرەب نیم من لەسەر ئاستی ڕۆشنبیری و زیرەکیم نێراوم بۆ ئێرە لەسەر ئەوە نییە کە من عەرەبم و نردویانم ئەم هینم بۆ دەرچووە ئەمە ئەو کاتە سەردەمی تازە گۆڕابوو لە سەردەمی حەسەن بەکرۆ بۆ سەردەمی سەدام ئەیوە نظامی عێراقی ئافرەتەکانیشمان ئاوە کە لەبەرەوەی کوردە لە سێداری ئێن ئەمە چەند کەسێک لە ناو ئەوەیە تەمان عێراق مخابراتی زۆر بوو دەستگای جاسوسی زۆر بوو سیخوڕی زۆر بوو ئەمانە هەمووی بەڕسم و بە دۆکومنتاری گانە بیانەوە سەفارەتی عێراقی لە سەفارەتی عێراقی بەبێ ئامادەبوونی باوکم بڕیاری بەندکردن و لە سێدارەدانی بۆ دەرچوو کە ئەمە کەسێکە لەوێ بیری شۆڕژگەری کورد ئەو سا بە کوردیانەوە مخەربین ئەم بیرە بڵاوە کاتەوە کە بە غیابی ئەوە کرا لە کۆتا ساڵەکانە کە پێش ئەوەی بێتەوە باوکم ئێمە هەموو پشوەکانی هاوین ئەگەڕاینەوە بۆ سلەیمانی کە هاتینەوە لێرە ئەو کاتە تەمان کەسانی دڵسۆزیش هەبوو ئەوە نەبێ هاتن ئەم کێشەیە ئیتر کێشەیەکی سیاسی بوو کاریان تێکرد دوای ساڵێک حکومەکە لابرا کەتیانگەن ئەمە شتێکە وانی و ئەمە بەست شتێکە بڵاوکرەوە بەڵام ئەم حکومە لابرا ئەو کاتە وەزیری پەروەردی ئەو سەردەمە ناوەکەی تۆزێ لەوانێ بیرم نەبێ ئەو کۆتەوە کارت لایبر کە هاتینەوە سلەیمانی لە دوای هەفتا و چوارەوە باوکم بووین بە خاوەنی برایەکی تر لێرە ئەبێ قۆناغی سەرەتایی تاوەکەم کە هاتینەوە باوکم من لە قۆناغی دوو بووم ئەبووم بۆ سێ لەبەر ئەوەی پەروەردەیەکی با بڵێن فەڕەنسی و جەزائیری بۆ عەرەب جەزائیریش تەبعەن زمانیان جیاوازە هێنامی لێرە خستیمەوە قۆناغی یەکی سەرەتایی بەڵام برا گەورەکەم پێی تێپەڕان لە قۆناغی بڵێن 2 ساڵم بەوە ڕۆی هاتمە قۆناغی یەکی سەرەتایی بەلای منەوە قورس بوو کە ئەچوومە قوتابخانە زمانی دایکەکە ئەمزانی بەس نەب ئەزانی خوێنەوە نووسین وەلو باوکمان کە هەوڵیان لەگەڵیان جیاوازە لەوێ ئەو کاتە کە باسەکەم زۆر جیاواز بوو هەتا قۆناغی شەشی سەرەتایی لە قوتابخانەی لالەزاری گەڕێکی ئیسکان دەوێت تاوام کرد لە دوای شەشی سەرەتایی کە چوومە قۆناغی ئەمە دواناوەندی هەتا پۆلی سێی دواناوەندی لە دواناوەندی ئاشتی کە ئێستا بۆ بە قوتابخانەی توی مەلیک لەوێ تاوام کرد بەڵام کێشەیەکم بۆ دروست بوو لە قۆناغی دوی دواناوەندیە کارە ساتێکم لەسەر هاو دایکمم لە دەستیە مردنی دایکم کاری زۆر تێکردم لە دوای خۆی دایکم کورپەیەکی ساڵێک و شەژمانی بۆ بەجێهێشتین براکەی ترم کە لە خۆم بچووکترە لە پۆلی سێ سەرەتایی بوو کاکەشم لە خۆم گەورەتر بوو قۆناغێکی زۆر ناخۆش بوو بۆ من لەبەر ئەوەی من پۆلی دوی دواناوەندی بووم لە کۆڵان یاری مەکرد بۆ کەشوشەم پێ بوو نەمەزانی ژیان چییە لە ژیانێکەوە هێنە ناو ژیانێکی ناو ماڵ مناڵێکی ڕاستەقینیان خستە باوەشم و لەیەکە لە شێعرەکانیشمە نووسیومە کاتێ نابووم لە کۆڵان یاری مەکرد دا پیرەوەتی وەرە ژوورەوە کۆرپەیەکم بۆی هێناویت کۆرپەیەکی خستە باوەشمەوە لە دوای مردنی دایکم ژیانی من سەراپا گۆڕان بە ئێستا شۆکە گەشتومەتە ئەم تەمەنە گەشتومەتە ئەم ساتە ئەمەی کە من باسی یەکەم کاتێکە دایکم لە دەستا 25 دوای 1986 بوو نەو ساوە تا ئێستا من نازانم تامی ژیان چییە
و ئەگەر بشزانم هەیە نازانم مامەڵەی لەگەڵا بکەم. گەورەترین کارەسات کە بەسەر مرۆڤایە لە دەستدانی دایکە، لە دوای دایک خاکە بنەڵێم کارەساتی خاکە. بۆ ژیانە نازانی ئەو ژیانە ئەگەر بێدی کەسێک لەو تەمەنا بێنیت ئەو ژیانە بەرێتە سەر. لەو کاتۆ من ژیانی خۆم تەرخان کرد، کۆتا هەناسم تیابێ کاکەعاری برامە قۆناغی سەی دواناوەندی با بڵێن تەواو کرد. ئەو کاتە کە ئێستا من کۆمەڵی هاوڕێم هەیە کە ئێستاش لە ژیانە من و تەمەند درێژ بن و هیوای بەختەوەریان بۆ خوازم. لەو کاتەیە نمرەکانم زۆر بەرز بوو، نمرەکانم بەرز بوو. ئەو کاتە بەڕێوەبەری دواناوەندی ئاشتی و با بڵێن ناوەندی و دواناوەندی خوا لێ خۆش بوو، مامۆستا گەلاوێژ مامۆستا گەلاوێژ ناوبانی هەبوو لە سلێمانیە. ئەوانەی کە لە من لەو قۆناغا بوون ئەزانم مامۆستا گەلاوێژ بەڕاستی دایک بوو، بەڕاستی بەڕێوەبەر بوو. ئێستا پێویستمان بن و منی ئەو دایکانە هەیە، ئەو بەڕێوەبەراوانە هەیە. من هەفتەی سەرەتا لە پۆلی چواری ئامادەی دەوامم کرد، بەڵام کاتێک کە ئەچوم بۆ دەوام ئاهاتمەوە هاوسەنگیم نەئەکرد لە بێنە ماڵ بەخێوکردن، مناڵ بەخێوکردن، بەڕێوەبردننی شێوازی ماڵ. هاتمەوە ڕۆژێکان دەستم کرد بە گریان کتێبەکانم فڕەیە. باوکم هەزار ڕەحمەت لە گۆڕی کە ئەویش چەند بۆ من باش بوو، وتی چییە کچم؟ باوکم من واز لە خوێندنێنم. تی ئەگەر بەسەر مێتی منە ڕۆشتوی ناڕم واز لە خوێندن بێنی کچم، نامێ ببی بە سووتوو بۆ ئەم ژیانە. ئەوتم باوکەگەن ناتوانم من خوێندنگا بکەم و ئەمە بکەم و مناڵ بەخێوکەم و شیر بوو، یعنی مناڵێکی بچکۆ لە تۆ شیرە خۆر و تر ینیکەی. تی باشە ئێمە ڕێکەوتنیەکەکەی زۆری ڕێگە هێنا بەردەم تمنا من هەروازێن. تی باشە واز ناهێنین با هیچ نەبێت تا شەشی ئامادەی و هەبێت. ئەڵێ چی بوو خەمە یەکێ لە با بڵێن ئامادەیەکانی پیشەی. وتم قەیچێکە باوکیگیان، وتی ئەڵێن ئێوە ڕاستە قورسی شەو هەرینە، بەڵام لەمە باشترێک کە تۆ بتێ نمرە بێنی. کاتێککە چوو بۆ ئامادەی پیشەسازی سلێمانی ئەو کاتە سجوان بوو. سڵاو ڕێزم بۆی هێگە لە ژیان ئاما بێت نازانم. سجوان هاوڕێی باوکم بوو، پێی و تێمێ دیاری بێمە لای تۆ شتێکی وتی هەر چکم هاوڕێ بوون و زۆر بتی فەریدون دیاری بۆ هێنی بۆ لای من، دیاری پێویستەکە کولی تەواوکە، دیاری نمرەکەی ئەوە نەیە. وتی من چۆن وەریگرم؟ هەر بە یاساش ئەم نمرێ نایەتە لای من، بەر بە یاسا بە یاسا. وتی چی لێ بکەم؟ ناتوانێ ڕێ واز لە خوێندنێنم. کەوتینە گێژاوێکەوە نە ئامادەی دەستبەرداری منە بوو کە بێمە نە ئەمیش ئەیتوانی وەرم گرێ. هەرچۆنێ بۆ من چوومە ئامادەی پیشەسازی ئەو 3 ساڵی ئەوێشم دەرپڕێ قۆناغەکانم بڕی کە ئەوم تەواو کرد. ئەمانە هەمووی کە لە شاری سلێمانیە کە ئەوشم تەواو کرد بە بەرزترین نمرە لە قوتابخانەکەمان هێنام. لەو کاتە پەیمانگا هەبوو لە سلێمانی، پەیمانگا وەرم گرێت. باوکم تێچیتە پەیمانگا؟ وتم باوکی تر هیلاکەم ناتوانم. هەرچۆنێ بە مامەڵی پەیمانگاشم کرد. ئەوش سەرەتای هەفتەی ئەوەڵ توانیم لە پەیمانگا هەستم کرد. برا بچکۆلەکەم زۆر خولیای من ببوو، چوو بە قۆناغی سەرەتایی و ئەنی پێویستی بەوە بوو کە دایکە ئاگاداری بێ. و ئەو نێزانی کە من هەتا پۆلی یەکی سەرەتایی نێزانی کە من دایکی نیم، هەروی دایگیان دایم شەر بە دایم مەکرد کە کوێ قۆناغی یەکی سەرەتایی کە کوێ خوێندنگا. ڕۆژێکیان هاتەوە بێتاقەت بوو، هاتەوە دەستی کرد بە گریانتم چییە باوانەکەم بۆ ئەگری. وتی تۆ ڕاست نەبووی لەگەڵم. تم بۆ بە ساق ڕاست نیم لەگەڵم، من هەموو شتێ بەڕاستی پێم وتوی. وتی کوا دایکم؟ نێ دایکم. تینا هاوڕەکان ماڵە تۆ دایکە نییە، تۆ دایکە مردووە. تا تۆ خەتەزای لەو قۆناغا مناڵە تێ بگەێنە لە دوای ئەوە زاریکە من دایکی نیم. بەس ئەوەش نەمێشکاری تێ بکات. و ئێستاش من کە لێرۆ باسیەکەم کە ئەوەی لەو سەردەمە قورسە لەگەڵ منە این بوو نانکەم بوو دایکی دایکم هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی.
ناوی حەلا بوو طبعا ئێستا ئەو برا بچکۆنێ بکەم حامیە ئەخوێنێ بۆ ڕاوێژکاری یاسایی پێم ناڵێ دیاری هەر پێم وڵێ حەلا هەر بە حەلابان نەکات و هاوڕێکانیشی هەر عینەشت هەماشت وا ئەزان ناوم حەلاوە ئەڵێ لە خۆشەویستی نەنکەم کە چەند دڵسۆز بۆ بەمان و لە خۆشەویستی کە توش دایکێکی تری بۆ من ئەم قۆناغانم تێپەڕان ئەتر کە ئامادەیم تاو کرد تاو ئیتر وتم پەیمانگە بۆ من سوودی نییە بەڵام لە دوای ئەوەی کە ڕاپەڵین ڕووییا و ئازادیمان وەرگرت و کۆمەڵی مەرجدانرا بۆ خوێندن من براکی ترم کە لە خۆم دکتۆر ئاوارە ئەویش ماستەر و دکتۆرای هەیە لە زمانی کوردیە لە زانکۆی ڕاپەڕینە ئەو کاتە لە ناو زانکۆی سلێمانیە فەرمانبەر بوو وتی ئەو پێمەڵێ دیارە وتی دیارەوتم گیانی دیارە وتی ئامادەکاری هەیە بۆ ئەوانەی کە دابڕاون بخوێنن حەز لێ بۆ پێشکەش کەوتمە زۆرم حەز لەیە ئەمێوتی ئەتوانی بخوێن توتمی بۆ ناتوانم بەڵام بەمەرجێت خولیای ڕاگەیاندن بوو یعنی خولیایەکم تیا بوو ڕاگەیاندن پێشەوەش دوو خولی ڕاگەیاندنم هەر لە ناو زانکۆیان خوێن بوو خولی یەکەمیان ئاستێکی تۆزی قرس بوو تقریبان زام شەشەم کەس بووم کە تایە دەرچووم طبعا چکم خولیا بوو ئەوە نەبێ کەس هیچی فێرکردم لە خولی دووەمە باشتر بوو ئەو دوو خولەم هەبوو وتی باشە بەس من ئەوەی کە بۆ بکەم لەوانێ بۆ کۆلێژی کشتتوکاڵی بۆ بکەم ئەوێ ئەتوانم بە پێی ئینەکە تمنا وتی بۆ وتمە حەزم لێ نییە من حەزەکەی من ئەمێ وەکو ئەکادمیە کار بکەم لە ڕاگەیاندنە من حەزم لێنێ بم بە ئەندازیاری کشتتوکاڵی بۆشی کردم بەس من هەرچەنم کرد نەمتوانیتمە ژێرباری نەمخوێن لە دوای خولێکی هینێکی کە کرایەوە کە بچین پێشکەشیەکەی کۆمەڵێ ناو هاتەوە کۆمەڵێک کەسایەتی وەرگیرە من لە چاپێکەوتنەکەشە کە من ئەوانی کە پێشکەشیان کردو بۆ هەمووی لە دنیا ڕاگەیاندنا بوون من سەرەتا بوو کە ئامیس بچمە دنیا ڕاگەیاندنەوە خۆم فێرکەم چەند کەسێ وەرگیران با بڵنجێگەیان بۆ تایبەت کرا بەڵام بەداخەوە لەوانێ ئێستا لەم چاپێکەوتنا بزانن کە بێکیاڵم بەس بەناو شوێنەکانیان کرد جێگەی ئەمەیان پێلێش کردین کارەکان رابەوە ئەوەش وەلو من حەزم لە سیاست نیوش بابێکی سیاسی بوو هەر حیزب هەر لایەن و کەسێکی خۆی ئەنار بەڵام بەداخەوانێک کە نادیانن بە پەنجەی دەسەژمێران کە بەس ناویان لە کورسێکە هەبوو نەچوونیان خوێن جێگەی دوانی وەکو ئێمەیان پێدێش کرد و نەمخوێن وەرحاڵ تا ئێستا من بەس ئەو خەفەتی کە هەمە ئەکادمی دوای ئەو هەزار ڕەحمەت لە گۆڕی باوکم بوو کە هاندەرێکی زۆر زۆر باشم بوو دوای ئەوەش ئەم دوو برا یترم کاکە ئاوارە و کاکە ڕاستی ئەوان مناڵ بوون بەڵام ئێستا لەم قۆناغی ئێستانەکە گەورە بوون ئەوانیش هاوڕێ و برا و یعنی داوای ڕۆحیان لێ بکەن لەو ساتە ئەمەنێ بەڵام بووکو ئەوەی کە دڵی بۆ بکەم و لەسەر دەمێکە نەنکم بوو بە ڕەحمە بێت کە ئەوشم لە دەستا من دوو جار دایکم لە دەستا لە دوای نەنکم ئیتر من کردنەوەی دڵم بۆ کەس نەکرایەوە خۆ دەزانی ئافرەت بۆ ئافرەت زیاتر دڵەکاتەوە کەسێکی دڵسۆزم نەبوو کە ناڵێم دڵسۆز بەڵام چۆڵێ جێگەی متمانە نەبوون ئەترسام هەمیشە ئەترسام بەرامبەرەکەم ئازیەتێکم بات کە شتێکم کردایە خۆم ڕێک ڕاستەخۆ چوم بۆ لێ کاکاریم بە باش بە خراپ بە هەموو بە ئێستاش بۆ من ئەو هیچ شتێک یعنی تەنانەت ئەوانی کە لە چوار دەورەمانن ئەزانن کە من و کاکاری هیچ نهێنێک نەبێتمانە نییە من لە دوای لە دەستدانی دایکمەوە گۆشەگیر بوو گۆشەگیر بووم چکم لەو سەردەمەیە ترسێکی زۆر زۆر هەبوو خۆتەزانی سەردەمێکی فاشی
پرۆسێنەر بوو لەگەڵ گۆشەگیریەکەشمان من یەکێکم لەوانی کە سرە لە قەمە کرد بۆ سیاست و چەند هاوڕەیەکم گیران خۆم تووشی کارەساتێ بووم کە هاتنە ناو قوتابخانەکەەوە لەسەر ئەوەی کە بێ ئێمە ئینتیمایەکی حیزبی بکەین بۆ ئەوان من لەو کاتەشا بۆ تەمەنە بچکۆلەیەوە کە لە پۆلی یەکی ناوەندی بووم من زمانی عەرەبیەکەم باش بوو لە بەروی باوکم داڵم هەموو کاتێ ڕۆ هەفتانە و ئەو کاتە هەفتانە بوو ڕۆژنامەی مناڵان مسمار هەبوو مجەلەتی هەبوو جەریدەی ڕاستە بۆ هی گەورە بوو ئەمانەی باوکم لە کتێبخانەی بێکەس کە ئەو ساحە بوو هەموو هەفتەیەک ئەچوو لەبێ بەشی خۆی وەرەگرت چکم لەوێ ئینی خۆی دانابوو ئەی هێنا بەهۆی خوێنەوە ئەو کاتەش خوێندن عەرەبی تیا بوو عەرەبیەکەم باش بوو کاتێ ملازم عەلا لە دوای مردووە بڵێ ڕەحمەڵە سۆڵان ڕەحمەتیان لێ نەبێ ملازم عەلای گۆڕ بە گۆڕ هاتە ناو قوتابخانەکەوە بە زۆر ئینتیمای حیزبیمان پێ بکە چوار کەس بووین کە ئینتیمامان نەکرد لەو ساڵەیە من بوو نامێناوەکانیان بەرم نەوەکو پیان هین بێت چوار کەس بووین ملازم عەلاوتی هەستن وەرنە خوارەوە هێناین نەخوارێ لە گۆڕەپانەکە بنیان نەدەرەوە دوو سیارەی مسەلەحەی لێ بوو کەسێک کە لە ناو سیارەکە بوو دابەزی نەمەزانی لە دوایتیان ئەوە ملازم ئەسود بووە بە ملازم عەلایوتی ئەمە چیە تا من زۆر بچکۆلە بوو تی ئەمە چیامە هێنا ئەمە چی هێناکە تی سەیدی ئەماڵێ من ئیمزا ناکەم بۆ ئیمزا ناکە منش بۆم شەرح کردم سەیدی وتیا تۆزێ ئەبێت تۆ لە زمان بزانی سەیدی منەوە تۆ ئیمزا ناکەم وتی ئەی وتم من وتمە سەیدی ڕەئیس ئێواران بەنامەی مناڵان هەبوو ئەڵێ مناڵ ئەبێ پێش هەموو شتێک گوێ لە دایک و باوکی بگرێ هەر شتێکی ویست پرس بە دایک و باوکی بکە ئینجا بیکە منیش وتمە لێم بوەستن با بچمەوە ماڵێ بە باوکم بڵێم بە دایکم بڵێم ئینجا بێمەوە ئەمە بکەم ئەمە خۆ دزینەوەیە بوو لەو کاتەکە ویستمەوە قسێ بکەم یەک زلیلیام و پەڕی زلی دووەم بەم لایەم و پەڕیم هەردوو گوێچکەم تەقی کە هەسامەوە ئەمنی لە فلیمە باسەکەن ژاوە هیچ گوێم لە هیچ شتێ نەما بەسم زانی ژاوە ژاوێ گێت و خەڵکە کاوین بەڵام ئەو کاتە ئەو کابرێک کە دابەزیوتیان ملازم ئەسود بووە یەک زلی لە ملازم عەلایە و فڕەیە دوای ئەوە یادی بەخێر بێ لە ژیانامەوە ئەمری درێژ بوو بە تەندروستی بمێنێ مامۆستا منیرە منیرەی ساڵتا دایمە پێوتمی کچم ئاگاو لە خۆ بێ ئەم سرە ڕۆیە خراپی بەسەرێ لەگەڵ سڵاوی تایبەتیشم بۆ هەیە مامۆستا ڕووناک بۆمبە دکتۆرە ڕووناک کە ئێستا دکتۆرا هەیە لە ئەدەبیاتە ئەویش دایمە کە کوردی پێوتین ناڕاستەخۆ شۆڕژگەری فێرەکردین بەڵام کۆمەڵێشتمانە نووسی کە لەوانە داڕشتن بوو داڕشتنێکم نووسی لە سەردەمێکە کە لەم کۆتاییاوتی مابووم دیاریگەان دام نابوو بیکەم بە کتێبێ کە هاتەوەتی هەمووتان وتی دیاری هینەکەی تۆ لای خۆ ماڵەگرم وتی ئەمە نابێ ئەمە بگاتە دەستی شوێنی خۆی تۆ تیا ئەچیت مکە باسیەکەم دوی دواناوەندی بووم ناوەندی بەڵێ کە لەوێ بووم یعنی مەبەستم چییە ئەم ئینانەت لە گەورەکانەوە ئێمە ئەم ئینەمانە کرد عەزابمان زۆر بینی ئێمە بۆ خوێن و بابەتانەوە دوای ئەوە کە هاتمە سەرەی نووسە من لە دوای مەرگی دایکمەوە خاستن کە داڕشتنمان ئەنووسی هەستمە کرد یعنی مامۆستاکان هاانی چۆنە هەندێک بوون لەگەڵ منە بە تایبەتی مامۆستاڕوونە کە هینە بوو مامۆستا عەرەبیشمان هەزار ڕەحمەت لە گۆڕەکەی سنازەنین بوو کە بە عەرەبی بۆ منووسی ئەوی دیاری ئەمی تو ئەنووسی ئەدەبیاتە یعنی بەڕاستی داڕشتێکی ئەدەبیاتە دووسیوە پێم خۆشە بەردەوام بین ئەوەی کە زۆر کاری تێکردم مردنی دوای دایکم بوو لە دوای دایکم و کۆمەڵێ پەخشان و کۆمەڵێ کە من هی ئەو کاتە ئەڵێم لەوانەیە کە هی سەرەتاییە لەوەوە دەستم پێکرد بەڵام بڵاوم نەکردووە بەس بۆ خۆم لەناو با بڵێن دەفتەرێکە دامناوەکو یادگاریەک کە نووسیمە لەو کاتەوە من دەستم کرد بە دنیایەوە یەکەم بڵاو کراوی شعریم من پێش ئەوە لە دنیای ڕاگەیاندنە لە 98 بۆ 99 من چوومەتە دنیای ڕاگەیاندنەوە و یەکەم شوێن کە کارم تیا کرد یانی قەڵەم بوو لەگەڵ کاک بەهاتی حەسیب قەراخی و کاک سەلام مستەفا و کاک ئازاد خۆعافیکە کە پیانەوە کاک ئازادی خولەی پاقلە
کاک بەڕەحمە و بێت ناوەکەی بۆ نایە لەوێ لە یانی قەڵم کە چۆن ئەڵی دامەزرێنێت یانی قەڵم بووین لەوێ یەکەم بڵاو کراوە لە ساڵی ئەمە ڕاگەیاندن ئەڵێم وەکو راپۆرت و وەکو ڕۆژنامە لە ڕۆژنامەی هەرێمی کوردستان بوو لە ساڵی 98 لە ساڵی 99 دیسانەوە راپۆرتێکی ریپۆرتاژیم کردو لەگەڵ بابەتێکی وەرگێڕانی لاپەڕی کوردستانی نوێ هەردووکی بە 2 ژمارە دابەزی لە نەوە بوو لە 2000 کە من ئەمانەمە کرد سەردانی ڕۆژنامەی ڕێوانمە کرد کە ئێستا تەوارە ئەو کاتە بەڕەحمە بێ خاتر ڕووناک ئەیبەر بەڕێوە هەردوو ڕووناکە خۆعافیان ڕووناک فەرەج و ڕووناک ڕەوف هەزار ڕەحمەت لە گۆڕی هەردووکیان کە ئەچووم باوکمی یەکەم جار نێزانی باوکمە کاتێکە خۆم و پەرتوکە یادگاریەکەم چوومتم من ئەمانەم هەیە چی لێ بکەم کە سێری کرد وتی تۆ کێوتم من دیاری فەریدونم وتی فەریدون کێوتم مامۆستا فەریدونی قالی هەمڕۆژ یەکسەر هەستا باوەشی پێکردین جا باوکم خۆشەویستەکانی پیانۆ فەرە تۆ کچی فەریدتم بۆ باوکمە ناسی وتی باوکم بۆ ناڵێ کچی ئەوە وتی دیاریگیان تۆ دەستی نووسینی هەیە بەڵام پێویستە هەیە بە هاوکاری وتم منیش ئەوەم ئەوێت کچێ بووم ئەمیست ئەها ناخی خۆم دار بڕم کەسێ بدۆزمە ئەوەی کە لە ناخمایە دەری بڕم خات ڕووناک فەرج هەزار ڕەحمەت لە گۆڕی وتی وەرە ژوورەکەی خۆم بانی کرد چوومە ژوورەکەی هەتا کۆچی دوایشی کرد کەسێکی ئازیز بوو لە ژیانمە کە سەری ناوینەکەی کرد یەک دوو شعری بەدڵ بوو وتی دیاریگیان حەزەکەی ئێمە کۆڕێک ئەەکەین بەشداری بکەین وتم ئاخر نازان من ئەزمونم نییە من ئێستا ئەمەم هێناوەتە بەردەستان یەکەم شعری خۆشەویستی کە هەڵی بژار وتی من ئەم شعرە لە لای خۆمە بۆ دابەزێنم نزیکەی 8 مارس بوو ئەوە بوو لە 2000 یەکەم شعرم بە لای خۆشەویستی بڵاو بووە و کۆڕەکەش هەرکەوتە ئەو هەمانە یعنی بە بۆنەی 8 مارسەوە بوو بەڵام ئەوەی کە من ئێستاش بیری لە یەکەمەوە زۆر شەرمن بووم دەنم دەرنە ئەچوو و تەنانەت هەستم کرد لە ناو هۆڵەکەشە تۆ لە ژاوژاو دروست بوو ئەو دیگویان لە دەنەکە نەبوو من هەستەکە سەرکەوتو نەبوو نەوە کۆڕە ئایا شەرم بوو ئایا یەکەم پرۆسەم بوو ئایا یەکەم جارم بوو کە بچمە سەر ستێج من خۆم هەستەکەم لەوا سەرکەوتو نەبوو بەڵام لە دوای ئەوە وردە کاتێک کە چوومە سەر ستێج کاتێ لە کۆری شعریەکانە لە فیستیڤاڵەکانە لە ئەو شوازانە کە بەشداریمە کرد ئێستا هەستەکەم دیارەکی ترم ئەو شعرە بەداخەوە ئەو شعرە دامنەوە لە دیوانی ئاین دەمادای بەزێنم هیچیشم لێ ینی وەکو بیر لە بیرم نییە خۆزگامێنیش وەک بەبوونان گشتەمانم وەرزێوانیا دوور لە خەم و تاریژی لە دەستدانی دایکم کای ئێستا من گەشتومەتەم ئاستا ئەوە بوو کەوای لێکردم کە دیاری دروست کردووە هەیە بە لە دەستدانی دایکی دا ئەڕمێت بەڵام من لە دەستدانی دایکم دروستی کردم ئەم دیاری دروست کرد کە ئێستا لە لای بەڕێستانە کە قسەتان بۆکات لەو کاتێک کە دایکیشم مرد پەیمانی بوو لە ناو ناخی خۆم و ڕۆحی خۆم و خی گەورەیە کە من ڕۆژێ لە ڕۆژان بتوانم بە شتێکی بچووکیش بێت پاداشی دایکم بەمەوە ڕۆژگار هاتۆ ڕۆی من توانیم ئەو بەهرەی تیامایە خۆ ئەوینی تیامێ بە هاوکاری هاوڕێیان و کەسان و چواردەورم دیوانێک دانێم با بڵێن دیوانێک بکەم تایبەتە بە دایکم من شعرەکانم زۆر ئینە ئەم دیوانەیە کە تایبەتە بە دایک بە ناوی دایک و پریاسکە یادەکات من ئەم کتێبە با بڵێن ئەم دیوانە لەوانەیە بە قەبارە شتێکی کەم بێ بەڵام بە ناوەڕۆک لە لای من دنیاکە هێنێت و تێمەدمەنی ئەم کتێبش زۆر زۆرە ینی من هەموو جارێ قەرزاری دووسێ کەسم لەم کتێبەیە قەرزاری یەکەمیان سەرەکی من هەتا ئەو دو هەناسم کەوتومە قەرزاری کاکە ئاریمم گاتام ساتە لەگەڵ ما بووم ئەم هاوکارم بۆ لەم کتێبەیە
ئەم کتێبە بەرگەکەی با بڵێن پێشەوە دواوە بەڵام دواوە لەوانەیە زۆر دیار نەبێ دواوە هەناسە شعریەکە و شادوویەکی دایکمە و بەرگی پێشەوە ئەگەر سێریکەی کچێکە بێشکەیەکە کەسێکە دەرگای کردوتەوە دوو مناڵی لەگەڵایە ئەمە بیرۆکەی هونەرمەندی گەورەمان وێنەکەشی گەورەمان کاک محەممەد فەتاحە کاتێکم کتێبە میز دەکەم بیرۆکەی بەرگەکەم هەبوو بە ڕێزێکی وەکو تۆ پێوتم بۆ ناچی بۆ لای کاک محەممەد من کاک محەممەد ناناسی و کاتە بڕۆ بۆ لای کاک محەممەد بە بەرگێکە وتم منیش وتم جا کاک محەممەد و هونەرمەندێکی دیاری ناو شارەکەیە ئایا کاتەیە بە من بەرگێکم بۆ دروستکە تۆ بڕۆ بۆ لای هیچ کەش هەیە نابێت وتی بڕۆ هیچیشی پێ مەڵێن مەڵێ کەس نردوی بڵێ من بیرۆکتم بڕۆم بۆ کوێ وتی بڕۆ بۆ شوێنێکی پێوتم تی ئەو لەوێ دانیشە کە چوم نەم ئەناسی بەڕاستی ڕاستە دیومە ئەو کاتە ینی بیدین کەمتر بوو ڕاگەاندن و شت تۆزێ وەکو ئێستانە بکەم دنیا فراوانەیە سڵاوم کردو بەس ناسیمەوتم بەڕێز تۆ کاک محەممەدی بەڵێ دوو کاک محەممەد من هاتم بۆ شتێک وتی فەرمو کچم چیتەوێ مەڵایی کتێبێک دەرەکەم ئەتوانی بەرگەکەم بۆ بکەیت ئاوسێتی بۆ نیکەم بۆ کچم بووە بە شەرمۆ قساکرد وتم ئاوەتی بۆ منی شەرۆکو تۆم وتی بەس ئەتەوێت چۆن بۆ بکەم کە بیرۆکی ژیانی خۆمە بۆ باس کرد وتی بڕۆ بەڵام من دوو بیرۆکەم هەیە بۆ تەکەم ئەم جارێک ژوانێکی داناوتی وێنی دایکتم بۆ بێنم کە چوومەوە بیرۆکەکەی پێوتم ئەمەی کێشا بۆ ئەم نەخشەیە ئەم تابلۆیە وتی من حەزەکەم لە دواشەوە هەناسە شعریەک لەگەڵ ئەوە بگونجێ بۆم بنووسە وتی دوا ئەەکەم بە شادۆی دایکە دائێنم پێشیشەوە ڕێک ژیانی ئێمێ دایکێکە دەرگاکەی کردەوە ڕۆشتووە کچێکە مناڵێک لە بشکای و دوو کوڕی بچکۆلە لە بەردەمیەتی ئەمە بیرۆکی کتێبەکەی کە من زۆر شانازی بە کتێبە چکم ڕێک ناخی کتێبەکەی بۆ دەرهێناوم ناوەڕۆکی کتێبەکە لە 36 ئابلێن شعر پێکاتۆ کە هەمووی تایبەتە بە دایکم جوانی ناوەڕۆکی کتێبەکە هەر شعرێک ئەو کاتە مامۆستا حەمەنووری کە ئێستا مامۆستای زانکۆیە لە بەشی هونەر ئەویش هاوڕەیەکی کاکە ئاوارم بوو بەویشم وتم شتێکی وان بۆ کەوتی ئادیاریکان تۆ شعرەکانم بۆ بنێرە لەسەر سی شعرەکە وتی مەرجنی لەسەر هەمووی لەسەر 15 شعری ناوەڕۆکی شعرەکەی هێناوە کردوێتی بە وەکو ئەمە بەوێنەیەک بە سکێچێک کێشاوێتی ئاوا نمونەی ئەوانەی کێشاوە بۆ من ئەمەی کردووە ئەمە زۆر پێوێزە لەسەر و هەمووشیەوە کە من لێرە سوپاسی تایبەتم بۆ هەیە کاک محەممەد پاکژی شاعرە کە ئەوە هەمیشە هاوڕێم بووە کەمیشە هەمیشە هاوڕێی من بووە و هەتا ئێستا شار کەسێکی ئازیزە لە ژیانمە ئەویش پێشەکێکە و پیاچونەوەی بۆ کردومە تۆ دیزان و شتەکەشی تیا ئەمە زۆر تایبەتە لە لای من و خاوەنی چەند ئەوی بە چاوان ئەم هەناسە شعری دوای کتێبەکە کە شادۆکەیەتی خەم تەمەەن تێدەبڕێت و ڕۆژگار چاوەڕوانی کەس ناکات ئەستێرەکان لە جێژوانی عاشقان بە ئاگان تەمەەن تێتە بەڕێت و جارێکتر ناگەڕێتەوە کەچی منی نامۆی ژیان تەنها ئەسرین جێژوانمە لە چاوەڕوانی تۆدام دایەکیان ئەمە هەناسە شعرێکی داوایەتی و هەموو شعرەکانیش تایبەتە بە ڕۆحی پاکی دایکم و چکم دایکم لە تەمەنێکی زۆر گەنجیا سەری نایەوە کە تەمەنی 38 ساڵ بوو کە کۆچی دوایی کرد ئازارێکی زۆریشی بەجێشتۆ لە دڵما خۆزگامێنیش وەک بەبوونا گەشتەمانێم وەرزێ وایە دوور لە خەم و تاریزیە ئەڵێم دنیای شعری تایبەت بۆ بخۆم لە دنیای ڕاگەاندنا بەڵێ من لە دنیای ڕاگەاندە کەوتم لە 98 بۆ لە 98 تا ئەم ساتە من لە دنیای ڕاگەاندنم لە خۆ بتوێنێت کە چیتە دنیای ڕاگەاندنەوە
کارەکان زیاکە لەسرە من کۆمەڵی شوێن کارم تیا کردو وەکو بابنی وەکو پەیامنێر وەکو هاوکار وەکو بەڵام ئەوەی کە زۆر ینی کە ئەندام بوو وتیایە ڕۆژنامەی عفو گۆڤاری کریف بوو کە من دەستەی نووسەران بوو لەوێ ئەوش کە ماوەی 3 ساڵی خایان لە دوای ئەوە لە ڕۆژنامەی ڕایگشتی لێش ئەندامی نووسەران بوو بەس ئەوەش نەیخان ئەوش بڵێ چەند ژمارەیەکی لێ دەرچوو لە دوایە لە ڕۆژنامەکانی ترا بابەت مەنارد وەکو هاوکارێ بەڵام لە 2005 بۆ 2006 لە ڕۆژنامەی پێگە کە ڕۆژنامەیەکی سەربەخۆی خانمان بوو بۆ تایبەت بوو بە ئافرەتان و خانمان سەرنووسەرەکەی خاتوو بەناس کوێستانی بوو لەو کاتەوەکو پەیامنێرە کاتم کارم کرد هەتا وەکو 2010 تا گەشتمە پلەی بەڕێوەبەری نووسین بەڵام ئیتر لە دوای ئەوە بەهۆی کۆمەڵی زۆروفەوە بارودۆخینە داخرا ڕۆژنامەکەمان داخست بە هیوای ئەوەی کە ئێستاش لەگەڵ خاتوو بەنازە کە ئێمە ئەو ڕۆژنامەیە دەست پێ بکەینەوە من لە دوای ئەوە کە لە دنیا ڕاگەیاندنەوە ئەوە طبعاً بۆ چوونی خۆمە بتوێنێتێ ڕێک ڕاتێکێشی بۆ کاری چالاکەوانی من هەر پێش ئەوی لە دنیا ڕاگەیاندێژم هەر کە لە سەردەمێکە کە من ئەو بارودۆخە تایبەتەن بەسەراهاو کە دایکمم لە دەزا حەزم بە کاری خێرخوازیە کرد خێرخوازی مەرج نییە تۆ مادی بێت مەرج نیە هەموو شتێ بە پارە بێت نە هەر کەسێ پێویستی بە من بووە لەو تەمەنیا من هاوکاری مەکرد وردە ئەمە لە ناقی منە دروست بوو هاوکاری من لە کاری ڕاگەیاندنە بە هەمان شێوە من ئەو کارانم کردووە هەتاوەکو هاتیینە ساڵانی 2015 لە 2015 بە فەرمی لە دوو دەستگای خێرخوازی نێودەوڵەتی کارم کرد هەتاوەکو ساڵی 2010 ماوەی 4 ساڵ بەڵام کارەکەی من زیاتر مرۆڤانە بوو ئاشتیانە بوو کە ئیشم تیا کرد و بە تایبەتیش من کارم لە بواری مناڵ و خانمانە کرد لە کێشەکانیانە لە چارەسەرکردنیا هاوکاری مادی بێ هاوکاتی با بڵێن دەرونی بێ هاوکاری هەرچیە بە من بکرایە لایەنی پزیشکی بە هاوکاری بووینە ئەمانە من دەستبەرداریان نەئەبووم و لە زۆر کەیسی ئەو خانمانی کە بوونە قوربانی دەسی ئەم ڕۆژگارە کە تیرۆرکران و کە کوژران و کە یەکێ لەو کەیسانە کەیسی سێوە بوو سێوەی جوانە مەرگ و سێ کۆرپەکەی بوو یەکێ لەو کەیسانە ئەو خاتونی کە لە پارکی دایک بەدەستی باوکی تیرۆرکرا یەکێ لەو کەیسانە کەیسی خاتوو ناوەکەی تۆزێ ناوم بیرەچێ یعنی من و لەسەر ئەوەشە ڕوبەڕووی زۆر هەڕەشە و بوومەتەوە ڕێگەم سەودا تەنیاییە و کەسێ نایە بۆ سەردانە ئیتر چی بکەم لەم تەمانە کەلەموش پەشیمانە خاوەن بڕوانامەی کە بەڕێزە باسیەکەی ئەو بڕوانامەی دکتۆرایە و ئەمە بێجگەلەوەیکی کەشی تیا کە من خاوەن بڕوانامەی قەڵغانی ئاشتیم لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی و ئەمانەش وەبزانم لە خۆی نەهاتوە هەمووی بە هەوڵ و ماندوو بوون بووە بەلایانی ئەو دیوانە هاوبەشەکانەوە 4 دیوانە بەڵام کۆتا دیوانیان کە پێنجەمەکات دیوانی مشرقەیە پێکهاتووە لە 66 خانم 65 خانمی هەرێمی کوردستان بەوەی کە لەناو کوردستان بۆی لە دەروی شووە کە لە تاراوگە ئەژین ئەم کتێبە تایبەتە بە و خانمانی کە دەستی شیعریان هەیە بەڵام ئەوەی کە من لەم کتێبە
جێگەی شانازیە بۆ من و لەوانێشە ئەمە یەکەم کەناڵە کە ڕاستە خۆ قسەی تیاکەم لەسەری کە بە عەرەبی نووسیومە. لەو 65-66 کەسە بە پەنجەی دەسەژمێرن 6 بۆ 7 کەس بە زمانی عەرەبی خۆی نووسیوەتی. ئەوانی ترێن کە ماونەتەوە بۆیان وەرگێڕاوە. جوانی ئەم کتێبە لەوایە کە ئەمە پەیامێکە ئێمە کە ڕۆژگارێک لە کۆبوونەوەیەکە لە کۆڕێکە کە ئێمەش زمانێک ئەزانین کە ئێمەش لە زمانێکی تر ئەتی ئەگەین و ئەم کتێبە وا بڕیارە ئێستا چاپی دووەمی دەرئەچێت بەم نزیکانە ئیشەڵا دەرەچێ و لەگەڵیشە هاوپێچ لەگەڵیا کتێبێکی ڕخنی لەسەر ئەو خانمانی کە کاریان تیا کردووە. ئەمە وا بڕیارە لەگەڵ چاپخانەیە کاغڵێک کەوتون کە ببرێت لە هەر فستیڤاڵێکی کتێبە بێ یاخۆ پێشانگایەکی کتێبە بێ ئەمە ببرێتە دەرەوەی هەرێمی کوردستان با بڵین لە خواری عێراق بێ لە وڵاتە عەرەبیەکان بێ بۆ ئەوەی خەڵکیش بزانێت کە خانمانمان هەیە کە لە کوردستانەوە ئەم شێوازەی هەیە. من هەتا ئێستاش ڕاستە باسم کردو بەڵام پرسیاریوم لێکراوە بۆ نایکی ئەم دیوانی کە هەتا بۆ بە چاپی ناین بە چاپی ناگەێنم ئامادەیە هەموو ئامادەکاریەکی هەیە. من تەنها و تەنها بوو ئەوە کردومە ئەو کە بزانن کوردیش هاو زمانی ترەزانێت زمانی کە ئەزانێت مەرزنی هەر زمانەکەی خۆی بێت عەرەبی ئەزانێت ئینگلیزی ئەزانێت زمانێکی تر ئەزانێت. من کە عەرەبی بزانم بۆی کە چوومە فستیڤاڵەکەیان چوومە کۆبوونەوەیەکەوە کەسێکی عەرەبی تیاابێ بتوانێت کە بزانێت منیش ئەو ناتوانێت بە زمانی من بنووسێ بەس من نتوان بە زمانی ئەو بنووسم. ئەمەش خۆی جێگەیەکی دەستخۆشی ئەگەر کەسانێک لێتێن لەم کۆتایی دو هەفتەنەوە پێشەگەر بزانن ئێوەش بەڕێستان پەیامنێرەکانتان لەوێ ئامادەی هەبوو فستیڤاڵی دووەمی جینۆسایدی کورد کرا لە سلێمانی. من لەوێ دووسێ کەسایەتی کە وەختی خۆی لە فستیڤاڵەکانە هاتوون لەوێ پیان ئاشنا بوومەوە جێگەی شانازی بۆ یەکێکیان وتی ئەمە ڕاستە ئەمە کۆمە تایبەتمەندی بەڵام تایبەتمەندی ئەم ئەدەبیاتی عەرەبی هەیە بۆ ئێمە جێگەی خۆشە ئەمە هاوڕەیەکی منە کە زۆر شت لەسەر کوردستان نەمزانیوە ئەم تیگەیانە بۆیە زمان هاوڕەیەکی زۆر نزیکە لە تۆ هەیە ئەڵێ بۆ زمانی عەرەبی بزانم زمانی خۆم نییە بۆ زمانی نە هاوڕەیەکتە بۆ هەموو بۆ تەنانە بۆ ژیانی خۆت بۆ تێگەیشتن تۆ چیتە بارودۆخێکەوە کوردستان لە بارودۆخێکی زۆر ناسکایە دوژمنەکانە نارەکانە بە هەڵە باس دەکەن بەس تۆ بۆی ڕاستەکەیتەوە. خوشکی من برای من ئازیزی من ئەمەی تۆ بیست تا هەڵەیە وەرە لە زمانی منە وەریدە تۆ شتێکی بیستۆ وان نییە. ئەمە بۆ من جێگەی شانازیە کە بە زمانێکی تر بەڵام کتێبەکان هەتا من تا ئەم ساتە بیرم لێ نەکردوەوە بیکەم بە دیوان. هەر نشستیە گێتە ڕێگە و بە لە دەستدانی من کە دروستی کردم لە دەستدانی دایکم بوو. من کاتێک گەشتمە ئەو ژیانی کە دوای ئەوە ڕاستە باوکم لە دەستدا لە 2013 بەڵام باوکم زۆر باوکم ڕێگە پیشاندەرم بوو بەس لە دوای مردنی باوکم ئەوە نەبوو باوکم درستی کردبێتە من دایکم درستی کردم لە دنیای هاتنە پێشومە بەس باوکم هاندەرێکم بوو باوکم پشت و پەنایەکم بوو. ینی ئەگەر تۆ کەسێکە ئەمرێت کەسێکی لە دەستەجیان تووشی نەهامەتیەکە بیت دەست بەردار مەبە ئەوەیە هەتە بیکە. دنیای ئێمە دنیای خانمانی ئێمە سەرەکی شەرمە خانمی ئێمە زۆربەی زۆری شەرم کەلتور کەزاڵە بەسەریە پەروەردەی خێزانی هەمیشە هەر لەو ساتی کە لە دایکە بی دوفامەکەیتەوە جیاوازیەک دروستەکە لە بینی تۆ ڕەگەزی بەرامبەرەکەتە تۆ ئەمە مەکە شەرمە بۆ تۆ ئەمە مەکەوانێ نە تۆ مرۆڤی تۆ کارێ مەکە کاریگەری هەبێ لەسەر ژیانت هەمومان مرۆڤین
بۆ من شەرمە بۆ من لەنگیە بۆ براکەم لەنگی نەبێت هەش هەمان وەکو منە بۆ ئەو هەڵەیە بکات کێشەنی من هەڵە بکەم کێشەیە نە تۆ بیر لەوە بکەرەوە مناڵەکە و لەسەر ئەو پەروەردە بکە مرۆڤانە بژی ڕازگۆ بێت پێش هەموو شتێ ڕازگۆیی فێرکە ڕازگۆ بم لەگەڵ خۆم من هەمیشە وتومە شتێک نانووسم پێش ئەوە خۆم ڕازگۆ نەبن لەگەڵ ناخی خۆم ئەوەی کە نووسم ناخی خۆم دەری ئەبرم بە ڕازگویانە بەرامبەرەکەم چۆنی وەرەگدێ وەریگێ کە من ڕازگۆ نەبم لەگەڵ خۆمانی کەواتە من تووشم چاواشە کردووە خانمان لێرە پێیانڵێم نشستی ژیان دروستە ئەکات هەروکو خۆمانڵێن کە کەوتن عیب نییە هەسەرەوە ژیان دروستکەرەوە من دایمە بە خانمانەڵێم هەمیشە نشستەکان زۆر زۆرێتە ڕێگەمان بەڵام هیوادارم لەگەڵ هەر کەوتنیان لەگەڵ هەر بربەستێ لەگەڵ هەر نەخۆشیەکە بیر لەوە بکاتەوە ئەگەر لە پەنجەرێکی شۆ بە ڕووناکیەک ببینێتەوە ژوورە تاریکەکەوە لاوەنێ بێتە دنیای ڕووناکیەوە هەمیشە دەرگاداخراوەکان بکاتەوە هەمیشە ناخی خۆی بکاتەوە بۆ کەسانی کە جێگەی متمانە بێ بۆ خۆی ئەگەر کەم بێت تا زۆر من هەمیشە لە فیستیڤاڵەکان لە کۆبنەوەکان لە ئەو لە دواداری هەیە کە باسی شتێکە کە ئەڵێ من هەمیشە دەست و قەڵەمی ئەو خانمانەیە خۆ بە تایبەتی خانمان اینجا ڕەگەزی بەرامبەر ماچەکەم کە جورئەتێکیان هەیە بوێریەکیان کردو هاتوو شتێ ئەگەر بە دەدێڕیش بێ ئەگەر بە دێڕێکیش بێ ئەگەر بە هەڵوێستێکیش بێ چکە من ئەزانم لە پشتیەوە چەند ئازاری چشتۆکەوەی کردووە چەند بربەستی دیوە تۆ سێری مەکە خانمێک هات بێتە شوێنەکۆ کارێکی کردبێ ئەگەر زۆر کەمیش بێ تۆ بیر لەوە بکەرەوە لە پشتیەوە چەند ئازاری چشتۆ چەند بربەستیە بۆ من هیوادارم خانمان کۆڵنە دەربن هەمیشە بێنە دنیایە کۆکە دنیای خۆیان بێ بەخواستی خۆیان بێت لە دوای وشەی خواوەند و پێغەمبەر پیرۆزترین پەیامە لە لای من پیرۆزترین ناوە هەرچی بکەم من بە ئێستاشەوە ئەگەر ڕۆحی خۆشم ببەخشم بە گۆڕەکەی هێشتا کەمە کە من تەمەنێکی زۆر کەم لەگەڵ دایکمان ژیاوم لەوانەیە زۆر شتەیە کە دایک ئەوە فێری کردمە پێی بوتمە من نەگەشتمە ئەو تەمەنە دایک پیرۆزەکەی زۆرە تکان لە هەموو کەسێکەکەم بەڕەگەزی نێر و بەڕەگەزی نێەوە هەتا دایکیان لە ژیانە ماوە ڕێز لە دایکەکەیان بگرن نەک لە دایک پێش هەموو شتێک ڕێز لەو پێڵاو بگرن کە دایکەکە لە پێەتی یەک شتی کەش بڵێم کەمە زۆر کەسی کەوتوتی هیچ کەس باسی دایک ناکە ئەوەی کە باسی دایکەکە ئەو کەسانە باس ینی ئازاری لە دەستدانی دایک ئەو کەسانە ئیزان کە لە دەستیان ناوە کەسانێکێ باسی دایکەکانە بەڵام هیچ کاتێ لە ئازارەکەی ناکە تا و تا تەمەنی شەبێ لەو ساتی لە دایکە بی ئەگەر تەمەنە نەوە 100 ساڵیش بێت دایکە هەر ئەو دایکەیە هەر پێویستە بۆ دایکا بێت اینجا ئەگەر یەکێ لە تەمەنێکی ناسکیا دایکی لە دەست بات و یەکێ من هاوڕێمە بۆ کاتێک کە دایکی لە دەزا باوەشی پیا کردو دیدی ئێستا لە ئاوتە منە هێشتا لە ئازاری من نەگەشتوی چکم تۆ دایکە تۆ تەمەنێکە تێپەڕانەوە کە ینی خۆشیەکانی دایکت دیوە بەس من ئەوەشم نەبینیوە لەبەرەوە دایک زۆر پیرۆزە ناديت